الله ئاکەم بەردەوامی بەڵێ بکومان چینە سەر تەوەری یەکەممان جا ئاکام هەرکە مناسبەیەک دەبێت نەورۆز بێت جەژن بێت ئەو یادانی یاخود ئەو ڕاستیمانی تایبەتە بە گەلی کورد ژمارێکی زۆر گەشتیار ڕوو لە ناوچە جاجەکانی تری هەرێمی کوردستان دەکەن بۆ نمونە سلێمانی بۆ هەولێر بەڵێ بە تایبەتی نەورۆز جا ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر ئەوەیە کە نەورۆزیش و جەژنیش پێکەوە نزیکن لێکەوە بۆیە ئەمە ڕەنگە و کاریگەری لەسەرەوە بێت کە ژمارێکی زۆر گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی شاری سلێمانی جا ئەکەم باز لەوە دەکەین بزانین ئایا ئەم ڕەمەزانە کاریگەری هەیە بۆ لەسەرەوەی کە ژماری گەشتیار کەم بێتەوە بۆ شاری سلێمانی یاخود نا بەڵێ سانا وەک باست کرد هەم جەژنی ڕەمەزان هەم نەورۆزیش نزیکن لێکەوە بەڵام ئەوەی کە من پێشبینیەکەم کە گەشتیار بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە کوردستان بکا بە تایبەت سلێمانی و هەولێر و ناوچە گەشتیارەکان بەگشتی ئەوەیە تۆ ئەچیتە وەرزێکی نیوە کە وەرزی بەهار وەرزی سەوزاییە وەرزی سەر لە نوێ ژیانەوەی سروشتە بەڵێ بێگومانجا لەبەرەوەی کە جەژنی نەورۆزیش کەوتووەتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ڕەنگە بەپێی پێویست وەکو ساڵانی تر نەتوانین لە ڕۆژدا چالاکیەکان ئەنجام بدرێ لەبەرەوە ڕەنگە خەڵک لەبەر خاتری جەژن بتوانن ئەو تاقەوزی کە پیان بۆ کۆیان کردو لە مانگی ڕەمەزاندا بتوانن لە جەژندا بەکاربێن ئێمە بۆ توێژکردن لەسەر ئەم بابەتە و قسەکردن لەسەرەوەی ئاژماری گەشتیاران لەم ساڵدا چۆمە بۆ شاری سلێمانی ئایا چۆن پێشوازی لە گەشتیاران دەکرێت میوانجاری گۆران قادر و تەبێژی بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزارمان کردووە لە سلێمانی کە ئێستا لە ستۆدیۆ لە لامان میوانە کا گۆران سڵاو لێ ببیانیت سا دەمێ سەرجار بە شێوازێکی گشتی لەوە دەست پێ بکەم کاک گۆران ئامادەکاریەکان چین بۆ نەورۆزۆرا بڵین بۆ جژنیش بەڵێ دووبارە سواس بۆەوە سواس بۆ کەناڵەکەتان بۆی کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندین تاکو باس لە دوو بۆنە بکەین کە یەکێکیان بۆنەیەکی نیشتیمانی گەورەیە کە هاتنی جەژنی نەورۆزە و بە دوایدا بە چەند ڕۆژێک هاتنی بۆنەیەکی ئاینی گەورەیە کە جەژنی ڕەمەزانی پیرۆزە بێگومان پێش هەموو بۆنەیەک پێش هاتنی هەموو بۆنەیەک لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاری تەواو ئەکرێەوە پلان ڕێژی ئەکرێ بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بۆنەیە بکرێت چونکە لە بۆنەکاندا ئەمە ئەزانین ژمارەی گەشتیار و سەردانیکەران و میوانانی شاری سلێمانی زیاتر ئەبن و ژمارێکی زیاتر لەو گەشتیارانە ڕوو لە شاری سلێمانی ئەکەن ئەو ئامادەکاریانەی کە لەو بۆنانەدا ئەگیرێتە بەر بۆ نمونە لە بۆنەی نەورۆز ئەگەر ئێمە باسی بکەین هەرچەندە خاڵێک هەیە کە ئاماژەی پێبین ئێمە ئەمساڵ لە دیاردەیەکی با بڵێن گەردوونیە کە هەردوو ساڵنامەی میلادی و هیجری ئاوێزان بوون و با بڵێن لێ کاتان بۆ نمونە سەری مانگی سێ واتە یەکی سێ بووە بە سەرەتای مانگی سێ بووە بە سەرەتای مانگی ڕەمەزانیش واتە جوود بوون ئەم دوو تەقویمە لە مانگی ڕەمەزانە جوود بوون بۆیە ئەمە وای کردووە کە جەژنی نەورۆز بکرێتە ناو مانگی ڕەمەزان ساڵی داهاتوو خۆشترە بێ مۆزوعەکە ئەچیت یا ئەخیر ڕۆژە لە ئێستا پلانی بۆ ساڵی داهاتوو داناوە یا ئەخیر ڕۆژە بێ یا یەکەم ڕۆژی جەژنە بێت نەورۆز بەڵێ بۆیە مانگی ڕەمەزان خۆتان نەزانن ئێمە ملەتی کورد بە زۆری موسڵمانە و بەشێکی زۆر و بەرچاو لە هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهانی ئیسلامی بەگشتی پابەندن بە جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتە ڕۆحی و ئاینانەی کە لە مانگی ڕەمەزانە پێویستە لە سەران کە ئەویش با بڵێن ڕۆژوگرتنە کەیچێکە لە پایە گەورەکانی ئیسلام بۆیە ڕۆژوگرتنیش وە ئەکا کە بەڕێستان ئاماژەتان پێ هەندێک لە چالاکیەکان لە ڕۆژە نەکرێت یاخود دوا بخرێت بۆ ئەوەی کە بکوێتە دوای بەربانگ بۆ ئەوەی کەمێک لە حەوانەوە هەبێت لە ڕۆژوانەکان بتوانن تۆزێک بەحەوێنەوە و بەربانگێک بکەنەوە و دواتر دووبارە بێنە دەرەوە بۆ ئەوەی کە لەگەڵ مەراسیمە دینەکە بتوانن لە بۆنە نەتەوەی و بۆنە ئاینەکانی دیکەشا بەشداری بکەن. پار ساڵیش هەروە بوو ئاگری نەورۆز ئێمە ئەوەی کە لە یادمانەوە ئەوەشی کە جێبەجێ کراوەکو باو هەر لە کۆنەوە لە دوای عەسرەوە لە پاشنیوەڕۆ ئیتر دەستکراوە بە کردنەوەی ئاگری نەورۆز لە ڕۆژی 23 بەڵام ئەو لە پارەوە پاریش هەر نەورۆز کەوتۆتە مانگی ڕەمەزانەوە کردنەوەی ئاگرەکە کەوتۆتە دوای بەربان کۆمەڵێک چالاکی هەن ئەم ساڵیش
کۆمەڵێک چالاکی هەن نزیکەی 7 بۆ 8 چالاکی هەن کە لە ڕۆژی سبەینێ کە 20 مانگە ئەنجام ئەدرێ کە کۆتا ڕۆژی ساڵی کوردیە و دوو سبەی ئەبێ بە یەکەمین ڕۆژی ساڵی 2725 کوردی. ئەو چالاکیانەشی کە ئەکرێن هیچیان چالاکی حکومی نین. ئەمساڵ حکوومەت تەنها ڕۆڵەکەی ئەوەیە کە ئەرکی پاراستن و ئەرکی دابینکردنی ئەمنیەتی ئەو شوێن و جێگایانە و ناوشاری سلێمانی بەگشتی گرتوۆتە ئەستۆی خۆی و لە ڕێگەی سەرجەم هێزە ئەمنیەکانەوە و تیمەکان و مەفرەزەکان و هەموو ئەو شوێنانەی کە ئەو چالاکیانەی لێ ئەکرێ ئەو تیماناتیدا سەرقاڵی پاراستن و دابینکردنی ئارامی و ئاسایش دەبن بۆ ئەو جێگەیە کە ئارامی و ئاسایش خاڵی یەکەم و خاڵی سەرەکیە لە هەر بۆنەیەکە لە هەر شوێنێکە. ئەگەر ئارامی نەبێ بێگومان سەرمایە گوزاریش چالاک نابێت لەو جێگایە و هیچ چالاکێکی گەشتیاری و چالاکی ئابووری و چالاکیەکانی تریش لەو شوێنانە دوورەکەونەوە. دیارە لەخوا بەزیابێ بە پشتیوانی ئەو هێزە ئەمنیانی خۆمان ئێمە ئارامیەک و ئێمە کاگۆران زۆر باشمان ناوشاری سلێمانیە. بەڵام ئەوەی کە دیارە چالاکی حکومیەکان تەنها ئەوەن یعنی حکوومەتی چالاکیێکی ڕسمی ناکات. هۆکارەکەی چیەکان گۆران کە بەشداری هیچ چالاکێک ناکە یاخود سەپەرشتی هیچ چالاکێک ناکات حکوومەت یاخود بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی. بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەگەر ئێمە پلان ڕێژیمان کردووە ساڵانی تریش بۆ ئەوەی کە بودجەی تایبەت دابین بکرێت بۆ هەر بۆنەیەک هەبێت و ئامادەکاری بۆ ئەەکەی بەڵام پێویستت بە بودجە ئەبێ بۆ هۆکارەکەی بودجەیە کاگۆران بێگومان باری دارایی و نەبوونی بودجە یاخود تەرخان نەکردنی بودجەی پێویست نەک هەر بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزار هەر لەسەر ئاستی پارێزگا و لەسەر ئاستی هەرێمیش با بڵێن باش غیابی چالاکی حکومیەکان ئەبینین ئەوەی کە هەیە چالاکی کەرتی تایبەتە بە تایبەتی ئێمە باس لە کەرتە گەشتیاریەکە ئەەکەین کە ئەم چالاشیانە هەن ئەگەر بوار بدەن من پێشەوەی بچیتە سەری کاگۆران ببوورە پەیوەندیتان لەگەڵ تیپە میلیەکان یاخود چەند دەستەیە چەند لایەنێک بڕیارە لە جەژنی نەورۆزا چەند چالاکیێک ئەنجام بن وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی هەماهەنگی و پەیوەندیدان چۆنە لەگەڵ ئەو دەستە و لایەنانە؟ ئەو با بڵێن کەرتی گەشتیاری کەرتێکی تایبەتەوە بوار و سێکتەرێکی زۆر گرنگە. ئەگەر گرنگی تەواوی پێ بدرێت لەلایەن حکوومەتەوە دەکرێت بکرێتە شادەمار و سەرەکی ترین سەرچاوەی داهات و دارایی بۆ حکوومەت. ئەمە ئەزانین کە چەندین وڵاتی گەورەی دنیاوە چەندین وڵاتی بەناوبانگ هەیە کە لەسەر یەک تاکە سەرچاویان هەیە سەرچاوەکەیان نەود نییە بەڵکو سەرچاوەکەیان کەرتە گەشتیارەکانە. بۆیە ئێمە ئەوەی لە کەرتە گەشتیارەکە بێ و تایبەت بە گەشت و گوزار بێ ئێمە کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکانمان هەیە و هەروەها کۆمەڵەی کۆمپانیا و نووسینگە و بریکارە گەشتیاریەکانمان هەیە. لەگەڵ ئەم دوو کۆمەڵەیەدا ئێمە هەماهەنگیێکی زۆر باشمان هەیە و ئەتوانین بڵێن کارەکانمان گەشتۆتە ڕادەی تەواوکاری هەرچەنە ئەوان لە کەرتی تایبەتن و دوو کۆمەڵی ناحکومین پەرە بە بوارەکانی خۆیان ئەدەن و بۆ داکۆچیکردن لە کار و پیشەکان و لە کەرتی گەشتیاری ئەوەی کە تایبەت بێ بە پیشەکانی خۆیان دروست بوون. بەڵام لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار هەماهەنگی زۆر باش و تا ڕادەی تەواوکاریمان هەیە. ئەوەی جەنابەت ئاماژەی پێدەی کە هەندێک ئێمە بە حکمی ئەوەی کە دیموکراتیت هەیە و ڕێگەدراوە بە کۆمەڵەکان یاخود بە ڕێکخراوەکانی NGO لە دەرەوەی حکوومەت کار و چالاکیەکانی خۆیان ئازادانە بکەن. دیارە کۆمەڵێک و یاژمارێکی زۆر لە ڕێکخراوی NGO یاخود ئەو کۆمەڵانەی تر هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش لەوانەیە پەیوەندیێکیان هەبێ بە بواری گەشتیاریەوە. بۆیە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار ڕێگری نەکردووە لە ئەنجامدانی هیچ چالاکیەک کە لەلایەن ئەو بەڕێزانەوە ڕێک بخرێت یاخود هەوڵی ڕێخستنی بدرێت. بەڵام ئەوەیە کە ڕەنگە وەک پێویست نەیتوانی بێت لە ڕووی داراییەوە بەشدار بێ یاخود هاوکاریان. جا کاگۆران ویستت ئەو چالاکیانەمان بۆ بخوێنیتەوە بفەرموو و دواتر باز لە میوانخانە و چێشخانەکانیش دەکەین. بەسەر چاو
ئەو چالاکیانەی کە هەن بەگشتی بۆ نمونە چالاکیەک هەیە لە شەقامی سالم لە بەشێک لە شەقامی سالم کە خۆمان و هەموو دنیا بۆ نەریتێکی ساڵانەیە باڵە بە خۆمان و هەموو دنیا ئەیناسین بەوەی کە سەهۆڵەکەی چالاکیەک ئەکرێت لەلایەن کۆمەڵەیەکی خۆماڵیەوە لە شاری سلێمانی ئەو چالاکیە بۆ ئەو مەبەستە ستەیجێکیان ئەبێت کە لە دوای بەربانگەوە ئەبێت لە سەعات حوتی ئێوارەوە دەست پێ ئەکاو تا چەند کاتژمێرێک بەردەوامە بن. بە بۆنەی یادی نەورۆزەوە و هەر لەوێش مەشخەڵێکی ئاگری نەورۆز ئەکرێتەوە ئەوەی جێگای سەرنجی شەکە ئەمساڵ هیچ شەقام و شارڕەیەکی گشتی لە شاری سلێمانیا بربەست ناکرێت و هیچ شوێنێک بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و پیادە بربەست ناکرێت و هاوڵاتیان ئەتوانن چۆن هاتوچیان کردو ڕۆژانی ئاسایی ئەتوانن لە سبەینێشە کە ڕۆژی نەورۆزە توانن بە هەمان شێوە هاتوچۆکانی خۆیان بکەن. ئەمە چالاکی یەکەممانە. چالاکیێکی کەمان هەیە لە چالاکیەکان بەشەوە کاگۆران بێگومان چالاکیش ترمان هەیە لە مامەیارە لە پاشنیوەڕۆیە لە کاتژمێر سێوە دەست پێەکە سەردانی گردی مامەیارە ئەکەن کە خۆتان ئەزانن گردی مامەیارە پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ نەورۆزدا هەبووە لە ساڵانی پێشوە بەهۆی خاڵێ خۆش بوو فەیلسوف و شاعیر و ناوداری گەورەی کورد حاجی تۆفیق بەگ واتە پیرەمێدی نەمر کە لەوێ ئەو ئاهەنگە ئەو بۆنەی زیندوو کردوێتەوە لێدا سازی داوە خۆی سەرپەرشتی کردووە. چالاکیی کەمانە بێت لە پاچی ئازادی کاتژمێر 6:30 ئێوارە. چالاکیێکی تر ئەبێت لە باخی گشتی 7:30 بۆ 11 شەو. کاگۆران پێم وابێ پێشتر ئەم چالاکیانە لەم شوێنانی تر نەکراوە. نایتر ئەوە ناڵم هەموو شوێنەکان هەیە بەدەر لەمانەش ڕەنگە با بڵێنەمە باسی مامەیارە و سەهۆڵەکەمان کرد کە چالاکیش کەشمان هەیە لە شاخی گۆیژەکە بە مەشخەڵەوە سەرکەوتنێکەکرێت بۆ شاخی گۆیژەوەکو کۆمەڵێک لە شاخەوانەکان ئەم چالاکی ئەنجامەدەن. بە هەمان شێوە ڤیم فاوندیشنمان هەیە کە چالاکی هەیە لە 7:30 بۆ 12 شەو. هۆتێل تایتانیک چالاکی تایبەت بەخۆی هەیە 7 بۆ 10. دانیاستیش چالاکی هەیە لە 7 ئێوارەکە. ئەمانە هەمویان چالاشین لەلایەن باشە شوێنەوە ئەنجام ئەدرێن و دەکرێت لە هەندێک لە مۆڵەکان و لە هەندێک لە بنکە گەشتیاریەکانی دیکەدا لەبینی دووکەوانەیە ئێمە بە هەموو ئەو شوێنانەی کە لەلایەن بەڕێبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و مۆڵەتیان پێبەخشراوە ئێمە بە بنکەی گەشتیاری ناویانە هێنین و ئەیان ناسێنین. هەموو ئەو بنکە گەشتیاریانە بە بڵین لە مۆڵەکاندا لە شوێنە گشتیەکانی تردا لە هۆتێلە گەورەکان و 4 ئەستێرە و 5 ئەستێرەکاندا لە هەر جێگایشترا بێت لە ڕێستورانتەکاندا یاخود کافتریا خاوەن بەناوبانگەکانی شاری سلێمانیدا ئەکرێت ئەمانەش چالاکی تایبەت بەخۆیان هەبێ بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە. باشە کاگۆران سەرباری قەیرانی دارایی دواکەوتنی موچە هاوکات لەگەڵ مانجی پیرۆزی ڕەمەزان بەڵام ئەوەی تێبینیەکرێت ئەم ساڵ چالاکیەکان زۆرن لە جەژنی نەورۆزە ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو. دیارە جەژنی نەورۆز ینی تاریف ناکرێت بۆ نەیەکی نەتەوەی زۆر گەورەیە و ئێمە شوناس و کللتوری ئەمێ بەشید ینی ئێمەش تێکەڵایی بووین هەرچەندە لە ئێستا داوای لاتوە با بڵێن ئەم بۆنەیە بە ڕسمی لەلایەن نەتەوەی گرتوەکانی شۆن ناسێنراوە بەڵام تایبەت نەکراوە بە نەتەوەیەکی جیاواز بۆیە چەندین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیایدا بەشدارە بنوە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەنددارن یاخود خۆیان بەخاوەنی ئەم بۆنەی ئەزان یاخود لە لای هەریەکێک لەوانە لەوانێ گۆڕانکاری هەبێت یاخود جیاوازی هەبێت لە چۆنێتی ئەداکردن و یادکردنەوەی ئەو بۆنێدا بەڵام لەگەڵ ئێمەی کووردا ساڵانێکی زۆر دوور و درێژە و مێژوویەکمان هەیە لەگەڵ ئەم بۆنەیەدا و ئێمە نەورۆز هەرچیەک بێت ئێمە بۆنە گەورەکەشمان ئەوەیە کە ئێمە سەری ساڵی کوردیە ساڵێکی نوێەوە پێشوازی لە ساڵی نوێ ئەەکەین ئێمەوە لە ڕۆژی نوێ ئەەکەین و لە ساڵی نوێ ئەەکەین و بۆیە ئەکرێت ئێمە نزیکتر بین لە بۆنەی نەورۆزەوە لە هەر کەسێکی دیکە بۆیە لە ناخی هەموو کەسێکمانە هەیە مەسەن کەسێکمان نییە وەکو کورد هەست بەوە نەکا کە نەورۆز چییە و چۆن ئەبێ پێشوازی لێ بکرێەوە من دڵنیام لە هەموو کەسێک لە ناخی خۆیان ینی شێوازێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە پێشوازی لەم بۆنە گەورەیە بکە بۆیە بۆ ئەوە ئەگەڕێتەوە بۆ هەستی نەتەوایەتی ئەگەڕێتەوە بۆ پابند بوون بۆ ئاگەڕێتەوە کە ئێمەش نەتەوەیەکین و بۆنە نەتەوەیەکانمان گرنگی پێ ئەدەین و حەق وایە ئەمەش گرنگی زۆری پێ بدرێت چونکە بۆنەکە لای ئێمە جیاوازترە وەک لە
لە بەشەکانی دیکەی عێراق یاخود لە دەوڵەتانی تری دراوسێمان و هەموو هەلو دەرفەتێکیشە بواری گەشتیاری وایە تۆ هەر بۆنەیەکت هەبێ ئەبێ بە جوانترین شێوە پلانی بۆ دابنیت وە بی قۆزیتەوە بۆ ئەوەی سەرنجی گەشتیارانی دەرەوەی سنووری خۆت ڕاپێشی بۆ ئەوەی سەردان بکەن بزان ئەو بۆنەیە لەلای ئێمە چۆن ئەگوزارێەوە سەردانکردنی گەشتیارانیش بۆ بێگومان ئەمە مەبەست و ئامانجی کەرتی گەشتیاری حکومیە بۆ ئەوەی هەتاکو سەردانی کەر و گەشتیاری زیاترت هەبێتەوە بێ قازانجی زیاتر بکەیەوە بێ هەوڵ بدەی زیاتر وڵاتەکەی خۆت بناسیێنی تاکو ژمارەیەکی زۆرتر و زیاتر لەو گەشتیارانە سەردانت بکەن یاخود دووبارە سەردانت بکەنەوە. بەڵێ ئەمەیانمان بە کورتی جواب بیت و ئایا بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و هەروەها بازگەکان چۆن پێشوازیان لە گەشتیاران کردووە؟ بەڵێ ئێمە بەس باسی نەورۆزمان کرد چونکە دوای چەند ڕۆژێک لەوانەش هەر جەژنی بۆنەیەکی ئاینی گەورەیە 12 ڕۆژیانە بەڵێ بینە کاگۆران کەمتریش بەڵێ کەواتە پێشبینیەکرێ ژماری گەشتیارم ساڵ چاوەڕێکرێکە خەڵچێک با بڵێن ژمارەیەک لە گەشتیاران ژمارەیەکی بەرچاو بێت بەڵام ئەجوای ڕەمەزانی تۆزێک لەگەڵ بواری گەشتیاریان نییە چونکە بە ڕۆژ گەشتیارانیشکێن لەوانێ ژمارەیەکی بەرچاویان بە ڕۆژوو بن و نەتوانن هەموو بەشداری بکەن لە هەموو چالاکیەکانەوە بەزایدەن ئەوەی کە ئەگەر بە ڕۆژوو بێ ناتوانێت سەردانی کافێ و ڕێستورانت و چەند شوێنێکی ترکایە خود ناتوانێت چالاکیە تەرفیهەکانی وەکو پێش ڕەمەزان ئەنجام بدا بەڵام بێگومان گەشتیار هەر ئەبێەوە هەر سەردانی ئەەکەن و ئامادەکاریەکانیش بە هەر بۆنەیەکی تایبەتە لە گەشت و گوزار ئامادەکاریمان هەیە لە ناو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزارە چەندین بەڕێوەبەراتیمان هەیە یەکێک لەو بەڕێوەبەراتیانە بەڕێوەبەراتی پشکنین و بەڕێوەبردننی جۆریە کە چەندین لیژنەمان هەیە لە ڕێگەی ئەو لیژنانەوە لە بازگەکان و لە دەواازەکانی شاری سلێمانی هەمیشە بە شێوازێکی جوان و ڕێک و پێک مامەڵە لەگەڵ گەشتیارانەکرێەوە پێشوازیان لە یەکرێ بە گەرمی. بەڵێ کاگۆران پێشەوە یاوزم سانا پرسیارێکیە بەڵام پێش سانا پرسیارێک لەکەمەگە بە کوتۆڵان بیتەوە دەستەی گەشت و گوزاری هەرێم بە شێوەیەکی گشتی لە ڕێی ئەم چالاکیانە یاخود لە ڕێی ئەم بۆنانەوە کە ساڵانە ئەنجام بدرێت توانیوێتی کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە کەرتی ئابووری لە هەرێم ببوژێتەوە بێگومان کەرتی گەشتیاری وەکو باسمان کرد گرنگیەکی ئابووری و دارایی زۆر گەورەی هەیە باسمان کرد هەندێک وڵات ینی بەسەرەکی ترین داهاتیان دانێنەوە پشتی پێ ئەبەستن اعتیما دەکەنە سەری چونکە هەموو گەشتیارێکەیەت چەندین هەلی کار لەگەڵ خۆی ڕەخسێنێ کە دێتە ئوتێلیانی ئەبێ شوێنی مانەوەی هەبێت دێت نان خواردنی هەیە خواردنە پێویستی بەکڕینی دیاری و بازاڕیکردنە بۆ خۆی و بۆ خێزانی بۆ ئەو کەس و کارە و دیاری ئەباتەوە لەگەڵ دەستی خۆیان هاتوو چۆ ئەکا بۆ نمونە پێویستی بە ئۆتۆمبیلە یاخود بە تەکسیەکانە یاخود بە هەر شێوازەکانی تری هاتوچۆیەکە هاتوچۆی تیاکە بۆیە ئەمانە هەمووی هێزی هەلی کارن و پێویستە ئێمە جوان هەموو گەشتیارەکان مامەڵێکی دروست و مرۆڤانیان لەگەڵ بکەین کە خۆشبەختانە شاری سلێمانی و هاوڵاتیانی شاری سلێمانی خانەخوێکی زۆر باشن و زۆر بەخشندن لەگەڵ کەسانی میوان و گەشتیارانەوە هیچ کاتێک بە جیاوازی مامەڵیان لەگەڵ ناکەن و گەشتیاریش زووتر ئینسیجام و گونجاندنی هەیە لەگەڵ خەڵکی سلێمانیەوەک لە شوێنەکان باشە کاک گۆران ببوورە ڕەنگە کاتمان زۆر کەما بێ بۆی دەمێت ئەمە بکەمە دوا پرسیار بەدەر لە بابەتی گەشت و گوزار و گەشتیاران و ئامادەکاریەکان بۆ نۆرۆز جەنابتان لەگەڵ لیژنەکانی خایم خامێت و ڕاچاودێریکردنی بازاڕدا بوون ئەم ساڵە چەو ساڵانی پێشودا چەند سەرپێچی کراوە چەند کەس سزادراوە گرفتوانی پێمان بڵێ. بەڵێ بێت لە بوارە گەشتیارەکان لیژنەکانیش ئەم ساڵ زیاتر بۆ بەراورد بە ساڵی ڕابردوو ئەبێت لە بوارە گەشتیارەکە بچینە دەرەوە ئەمجارە ئێمە قسە بکەین وەکو سەرۆکی لیژنە ئاوەشکانی خایم خامێتی سلێمانی دیارە 47 لیژنەمان لە کار و لە ئیشا بوون و هەمویان کارابوون بەڵام لیژنەکان زیاترن کارگۆران لە ساڵی ڕابردوو بەڵێ بێگومان نەری دوایە کە لە مانجی ڕەمەزانە لیژنەیەکی تایبەت بەو مانگە پێکەهێنرێت ئێمە 47 لیژنە بووین بە بەو لیژنەیەوە کە پێکهێنرا بۆ مانجی ڕەمەزان بووین بە 48 لیژنە سەردان بە دوواداچوون گەڕان پشکنینەکان بەردەوامن وەکو ڕۆژانی تر لە بەڵێنماندا بە هاوڵاتیان ژماری سەردانەکانمان زیاتر بکەین و چرتری بکەینەوە ئینشاءڵڵا بەڵێنەکەی خۆمانە بینە سەر و لە کۆتایی مانجی سیا ئێمە لە کۆتایی مانگا ئامار بڵاوەکەینەوە دڵخۆشین بەوەی کە ڕێژەی پابەندبوونی سەردانەکانمان زۆرینەی سەردانەکانمان تیا ڕێژەی پابەندبوون لەسەر و ڕێژەی لە ١٠٠ ئەو سەرپێچانەی کە ئەیبینین کەمترن لە ڕێژەی لە ١٠٠دا بۆیە ئێمە دڵخۆشین و تەمەنای ئەواکەین ڕۆژێک لە ڕۆژان
تەواوی لیژنەکانمان بە هەموو شاری سلێمانیا بگەڕێن و هیچ سەرپێچێک نەدۆزنەوە. بۆیە بەردەوامین لە ڕۆژانی جەژنی شا بەرنامەی تایبەتی خۆمان هەیەەوە بە چەندین لیژنە هەر بەردەوامین لەسەر کارەکانمان و سەرپەرشتی ئەو شوێنانە ئەەکەین کە کراونەتەوە بە ڕووی گەشتیاران و خزمەت گوزاریەکانیان و دەرگاکانیان واڵایە بۆ ئەوەی هەموو ئەو خزمەت گوزاریانە بگەن بە گەشتیاران و میوانانی عزیزی شاری سلێمانی. دەست خۆش بێ کاگۆرە، سپاس بووی کە لە لامان بوویت. دەست خۆش کاگۆران. سپاس بۆ گۆران قادر و تێبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لە سلێمانی.